باش عزیزان و خۆشەویستانی من سڵاو و ڕێز و حرمات بۆ هەموو لایەکتان بەر لەوەی کە با بڵێم ئەوە بکەم لایف بکەم و ئەوانەویستم هەروە کورتە ڤیدۆی یەک بکەم لەسەرەوەی کە ئەمڕۆ ڕوویە ئەوەی کە بەرامبەر بە بنەماڵی قوربانیەک بە ناوی تاریقی بەقاڵ کە کوژراوە وەستەمی دەکراوە لە دادگای سلێمانی ئەمڕۆ ڕوویدا لەلایەن باڵتەچیەکانی پاڤێڵ و قوباد و شاناز و ئارە بابەتانەوە. بۆیە عزیزانی من جارێ من لەسەر یەک دوو تۆرە قساکەم، ئەویش ئەوەیە کە کاتی خۆی کە جەلال تاڵەبانی مەسەن ئاگری شەڕەکەی گەرمە کرد و دایەگرسان و ئاگری ئەو شەڕە مەسەلەن بەدەیان و سەدان گەنجی تیا ئاسووتا لە شەڕی ناوخۆیە لە دواییە ئەوی من ئاگام لێ نییە و من لە دەروی وڵات بووم و ئالەم بابەتانە یان کە شتێکێکر خۆی خسە ماڵەکەی جا ئەمان ژوایان لێ هاتووە. تۆ هاتوویت کۆمەڵێک بەڵتەچیت بەرداوەتە گیانی خەڵک، هەموو ئەمانە پیاوی پاڤێڵ و قوباد و شانازن. لەم لاوە شاناز ئەچێ باش بەشنەکەیەکە ساختەچیانە، لەم لاوە قوباد تەلەفۆنەکات و کامێرەیەکی داناوە ئاتخوا ڕەسمم بگرە با من قسە لەگەڵ بنەماڵەکەیان بکەم و ئاوا لە دواییش ئاچن بۆ لای پۆلیسەکە ڵێ خەم و نەبێ مەشیلەکەمان بۆ حەل کردوویت. چونکە قوباد تاڵەبانی یەکێکە لە هەرە پیاوە ساختەچیەکان بەڕاستی باشنی ئەم بێژی کاتی خۆی لەو کاتانەیە کە خەڵک مزاهرەیە کرد و داوای مافەکانی خۆیانە کرد لە قوتابیانەوە لە مامۆسایانەوە لە هەمویانەوە ئەم پاڤڵ ئەم قوباد تاڵەبانی ئەچوو عامل لیواکانی یەکێتی لە دەبەی سێمانی کۆ کردەوە ئەیوت بنەماڵی مام جەلال لە خەتەرایە بە قوربانتان چیتانەوێت دەستی ئاوەڵاکردن بۆ تعداکردن لە خەڵک تێهەڵدان لە خەڵک سوکاتی بە خەڵک فراندنی خەڵک زیندانیکردنی خەڵک ئەمە ئەخلاقەتی لەبەرەوە ئەوەی کە ئەمڕۆ کرا ئەوە پاڤێڵ و قوباد و شاناز و دەباشان کردوێتی. ئەو پۆلیسە سەرسەدی کە دائنیشێ شەق هەڵەیە لەو خانمە ئەوە پاڤڵ ئەو شەقی وەشانوە، ئەوە شاناز وەشاندوێتی، ئەوە قوباد وەشاندوێتی بەڕاستی. پاشانیش شتێکی کەم کەوتەوە بێ عەزیزان، کاتێک کە بەرامبەر بە ژنێ شتێک ئەکرێ بە چەندین ڕێکخراوەی بە ناوی فێمینیست و بە ناوی ژنان و ئەوانەوە دێنە سەر خەت، ئەرە وەڵای پیاوەکە لە ژنەکەی یا ئەوە ئای بۆ لە بەیانەوە یە قسە ناکەن ئەم هەموو ڕێکخراوەی ژنانە لەسەر ئەوەی کە ئەو هەموو ژنە لە کەسوکاری ئەم تاریقە بێحورمەتیان پێکرێ لەناو دادگایە. ئەوە چ دادوەر و دادگایەکە لەناو ئەوەی کە خۆتان پێتان پیرۆز و مقەدەسە و دادگایە کۆمەڵێک پۆلیسی سەرسەری و چەقۆکێش و پیاوی پاڤێڵ و قوباد و شاناز و ئەوانە بێن ژنان و کچانی قوربانیەک بێنە بەر شەق و سوکاتیان پێ بکەن. عەزیزان، پیاوانی دەسەڵات چەکدار و سەرباز و شەقاوانن کە دەسەڵات بە شانی خۆیانەوە ڕایان گرتوون. ئەمانە شەڕی ئەوەیەکەن ستەمکاری نەکەوێت، واتە ئەم چەکدارانە، ئەم نەخوێنەوارانە، ئەم شەقوەشێنانە شەڕی ئەوەیەکەن کە ئەم دەسەڵات چەتە گەلێک و خۆی بمێنێتەوە. کەس نەڵێ دابنیشە هەر کەسێ ئەمڕۆ چەکداری یەکێتی و پارتی بێ و چەکداری یەکێتی بێ کە ئێستا باسەکەمان یەکێتیە، دڵنیابن لەوەکە تەنها و تەنها چەکدارێکە، بەکرێژیراوێکە، جاشێکە، خاینێکە، شەقاوەیەکە، تەنها و تەنها ئێوێ ستەمی ئەم تۆپەڵە هەرزە و نەفامەی وەکو قوباد و شاناز و پاڤڵ و ئەوانە بە پێوە بمێنێتەوە. ڕاستیەکەی گەمژەی و گاڵتەجاری ئەوەیە ئێمە وەکو هێزێکی نیشتیمانی و گەل ئەمانە ببینین، واتە سەیری ئەمانە بکەینی ئەم ئاسایش و پۆلیس و فڵان و فیسارە پێمان وابێ ئەمانە هێزی نیشتیمانین و ئەمانە هێزی گەلین و ئەمانە دروست کراون بۆ ئەوەی کە گەلەکەمان و نیشتیمانەکان بپارێزین و ئەمە پێمان وابێ ئەمانە بەسەرن مرۆڤ پارێزن ویان ئەیانەوێ ئاسایشی کۆمەڵایەتی بۆ خەڵکی کوردستان دەسەبەرکەن و ئاسایشی گشتی بپارێزن. بەڵام ئەسڵی مەوزوعەکە ئەمەیە، ئەمانە کۆمەڵێ بەڵتەچی بەکرێژیراون کە دانیشتون دەسەڵات ئەپارێزن، خۆشیان ئەزانن ئەم دەسەڵاتە چەتەیە، پیاوکوژە، خائینە، کورتفرۆشە، بەڵام ئەیان پارێزن بە پارە، جاشن، بەکرێژیراون. هەر ئەم پۆلیسە سەرسەدەی کە ئەمڕۆ شەق لەو ژنە هەڵەدا ئەگەر بەیانی حەشدی شەعبی یان دەوڵەتێکی داگیرکەر بێتە بە سلێمانی ئەو نێ پیاونێ یەکی شەق تەقێنێ، یەکسەر ژنەکەشی بەجێڵێ، دایکی بەجێڵێ، ڕاکاڕە بەرەو ئێران. لەبەرەوەی ئەمانە ئاوان بەڵام دروست کراون تەنها و تەنها بۆ پاراسنی سەرەدزەکانی یەکێتی و تەنها پارەی وەرەگرن وەکو سەق پەلاماری خەڵکردن بەڕاستی. بۆیە
ئەمانە ئەو بەڵتەچیانن کە ئیش ئەکەن بۆ بڕینی هەموو ئەو سەرانەی کە خەون بە ئازادیەوە ئەبینن. واتە ئەمانە ئەیانەوێ هەموو ئەو سەرانە ببڕن کە لە پێناوی ئازادیە، لە پێناوی مافەکانی ئینسانە، لە پێناوی ژیانێکی شەرەفەتمەندانەیە تێکۆشن و خەباتەکەن. و ئەمانە دژی هەموو ئەو کەسانن کە بەمانایەکی تر بیڵێم بۆ دنیایەکی تر ئەگەڕێن، بۆ دنیایەک کە ئازادی تیابێ، کە ئینسان تێدا بەمانای کەلیمە شەرەف و کەرامەتی پارێزراو بێت. ئەمانە ئەیانەوێ بەسەرەن ئەو کەسانە زیندانیکەن یا ئەو کەسانە بێحورمەتیان پێ بکرێ یان تەسفیان کەن کە ئەیانەوێ کە لەبچەکان بخەنە چاڵەوە و ئیتر کە لەبچەکردنی ئینسان بەدەستی ئینسان نەمێنێت. یعنی ئەگەر کەسانێک دابنیشێ تێبکۆشێ بۆ ئەوەی کە چەک نەمێنێ، ئەمانە لە ناوی ئەبن، چونکە ئەیانەوێ هەمیشە چەک بمێنێ بۆ ئەوەی کە سەرقاڵی نانی ئەوان لە لێک فەنکایە لە شەقوەشاندنایە بەمانای کەلیمە بەوە نەبێ ناتوان خۆیان بژێن. ئەمانە دژی هەموو جوانیەکەن، دژی هەموو ژیان و کارشی ئینسانن بەڕاستی. بۆیە لێرەوە پێتان ئەڵێم چیتر پێتان وا نەبێ پۆلیس و ئاسایش و سەربازەکان ئەکری ئازادی خواز بن. شتیوانی عەزیزان، شتیوانیە. پۆلیس ناتوانێت ئازادی خواز بێت، ئاسایش ناتوانێت ئازادی خواز بێت، سەرباز ناتوانێت ئازادی خواز بێت. ئەمانە کۆمەڵێک کرێگرتن. باشە تۆ ناتوانانی چاوەڕوانی لە پۆلیس و ئاسایشکەی بڵێ ئەمانە بۆ نمونە ویژدانیان زیندوو بێت. باشە یا ئەمانە خاوەنی ئەخلاق و مڕاڵیشی ئینسانی بەرز بن. شتیوانیە لە حەقیقەتە. هەرچەندە لێرەیە من نامەوێ هەموو ئەوانەی کە لەو هێزانەیان وەکو یەک ببینم، وەکو یەک سێریان کەم و بیخەمە تا یەک تەرازوەوە. بەڵام ڕاستیەکەی ئەوەیە من وەکو ئارام ئەحمەد چاوەڕوانی زۆرم لە کەسێک نییە کە لەو هێزانەیە کارەکات. بەڕاستی هیچ چاوەڕوانێکم لێ نییە. ناتوانم چاوەڕوانی ئەوم لێ هەبێ کە لەواقع ئینسان بێت. ناتوانم چاوەڕوانی ئەوم لێ هەبێ کە نەبێ بە کۆڵەکەی سەقفی ستەمکاری ئەم دەسەڵات چەتەگەرەی کە لە باشووری کوردستانە هەیە. لەبەرەوە تەلەفۆنەکەی پاڤێڵ و ئەوەی شاناز و قسەی قۆڕ و قسە پوچانە هیچی نایخوات. ئەسڵی مەسەلەکە ئەوەیەکە ئەو پۆلیسانە ئەزانن کە پشتیوانیەکیان هەیە. بۆ نمونە مدیری شوڕەی سلێمانی، مدیری شوڕەی سلێمانی کە ئاسۆی و پیاوی قوبات تاڵەبانیە و قوبات دەستی ئاوەڵا کردووە. عەزیزان باوەڕتانە بێ زەلام زەلامی کوشتووە، بە پارە هەستاوە، سوڵحی بۆ کردو، ئازادی کردووە. باشە 20 دەفتەری وەرگرتووە، 50 وەرگرتووە، 30 وەرگرتووە، یان ئەشی ئازادێک بە جۆرە جۆرەکان. لەبەرەوە ئێستا بە تایبەتی دەڤەری سلێمانی لەژێر دەستی دەباشانە وێرانەیە. هیچ کەسێ سەحابی خۆی نییە، هیچ کەسێ نازانێت کە بەیانی دەرەوە چۆن بە سەلامەتی بێتەوە ئێوارە بێتەوە بۆ ناو ماڵ و مناڵەکەی خۆی. هیچ ئەمن و ئامانە نەماوە لە دەڤەری سلێمانیە. کۆمەڵێک شەقاوە و سەرسەری خوێڕی لەو دەڤەرەیە بە هەموو مانایەک نە بڕوایان بە حکوومەت هەیە، نە بە یاسا هەیە، نە بە دادگا هەیە، نە بە هیچ. هەموو ئەمانەی کە ئێستا لە دەڤەری سلێمانیە دەسەڵاتدارن پێکاتەیەکن لە کۆمەڵی ئینسانی شەلاتی وەکو پاڤێڵ و قوباد و شاناز و هەموو ئەنە دەوروبەریان لەمە بەدەبڕات شتێکی تر نین. بۆیە من پێم وایە ناتوانین چاوەڕوانیمان هەبێت لە پۆلیس و ئاسایش کە بتوانێت کەرامەتی خەڵک بپارێزێ، بەڵکو ئەو کەرامەتی خەڵک ئەبە بۆ دەسەڵات لە پێناوی پارەیە. بەڕاستی وەکو چۆن سەردەمی حیزبی بەعز ئەمن و ئاسایش و پۆلیس و ئەمانە ئەیان و ئێمە یاسای بەعز جێبەجێکەین، ئێمە ئەماکەین، ئێوە ئەواکەین، شەکیان لە هەموو عالەم هەڵەیە بۆ بەعز. ئەمانەی ئێستاش هەر بە هەمان شکڵ یەک زەڕەش جیاوازیان نییە بەڕاستی بەداخەوە. بۆیە ئەو چەقۆکێش و شەلاتیانێ ئەمڕۆ لە دادگای سلێمانی ئەو شەقانیان لەو ژنانە هەڵا خۆنەرێ و نەعلی دڕاوی ئەو ژنانە لە هەموو سەرانێکێتی شەریفترە، لە پاڤێڵ و قوبا شەریفترە. بەڕاستی لەبەرەوە تەلەفۆنەکەی قوبادیش هیچ مانایەکی نییە، میژەڵانێکی فشکراوەیە بەڕاستی بێقیمەتە، لەبەرەوەی کە ئەوە قوباد و پاڤێڵ و شاناز و ئەمانن دەستی ئەم هەموو سەرسەریان ئاوەڵا کردووە بە چەک و پارەوە بۆ ئەوە شەق لە خەڵک هەڵەن، بێحورمەتی بە خەڵکن، بە شەر ناوێنێ بێتە لە سلێمانیا مزەهەرەیەکە نێنە بە فیشە یان نەیفڕێن یان زیندانی نەکەن. بۆ ئێمە ئەخلاقی یەکێتێکی دەباشانە.
یەکێتی بە تەواوەتی ڕسوا بووە خۆشەویستان لەبەر یەک هەڵوەشاوە و چەند مانگی ئایندەیش ئەیبین بە تەواوەتیشی بەسەرێت ڕۆژێ دادێ وەکو هەمیشە وتومە ئەو شاناز و پاگەڵ و قوبادە ئەکەونە بە شەقی خەڵکی سلێمانی ئەگەر نەمان بینی ئاوا قژیان ڕانە کێشان بە سەجادەکانە ئەو من ئارام ئەحمەدە بم بەڕاستی ئاوایە لەبەرەوە ئەوەی کە ئەمڕۆ لە دادگای سلێمانی ڕوویە پەڵەیەکی ڕەشە بە تەختی تەوێڵی پاگەڵ و قوباد و شانازەوە ڕاستی ئەوە ڕسوایی ئەوانە کە کۆمەڵێک پۆلیسی سەسەری یە لەو دادگایە پەلاماری ئەو ژنانە ئەدەن ئەو هەموو شەقە لەو ژنانە هەڵدەن بە ئەو مانگازلە باشە کە ئەڵی گای ئیسپانیە یەت بەسەر ژنێکە خۆی ئاوادەیەکات و پەلاماری ئەدا و شەقێتی هەڵەیە ئەوە ئەگەر خۆی دایکی هەبوایە ئەگەر خوشکی هەبوایە ئەگەر شەرەفی هەبوایە ئاوای نەکرد ئەوە ئەو پیاوە کە چاڵە سەزلە نازانم ناویشی تاوەکو ئێستا کە شەق لەو ژنە هەڵەیە نە دایکی هەیە نە باوکی هەیە نە خوشکی هەیە نە شەرەفی هەیە نە ئابڕووی هەیە نە کەرامەتی هەیە هیچ شتێکی نییە بەڕاستی بەس بۆ ژنێکی ئاوا قوربەسەر لە دادگایە بەجلی پۆلیسی و ئازایە شەقێتی هەڵبدا ئەجینا بەیانی 4 حەشی شعبی بێ وە چنگ لەسەر ڕاکە بۆ سێدان بن ژنەکەشی بەجێ هێڵێ ئەڵێ بە قوربان بخێ ناکە ژنەکەشم بۆوان بەس خۆی دەچێت کە پیاوی خوێڕی وایە پیاوی خوێڕی نەبێ دەجەژن بەرز ناکاتەوە مادەم تۆ شەقی لەو ژنە هەڵە دەرگا یعنی تۆ کەسێکی خوێڕیت لە پاڤڵ و قوبەت خۆریتری بە کوردو بە کرمانجی کاتێکی خۆش بۆیەوە